فەرمانبەرانی هەرێم لەو ساڵدا چەند موچەیان وەرگرتووە کێ تاوانباران لە نەدانی موچەی فەرمانبەران لە ساڵێکی نوێ نزیک دەبینەوە. بەڵام لە ماوەی 90 ڕۆژی ڕابردوودا موچەخۆرانی هەرێمی کوردستان تەنیا یەک موچەیان وەرگرتووە کە لە 9 مانگی ڕابردوودا تەنیا 6 موچە دابەش کراوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە 25 حوزەیرانی 2023ەوە بۆ ئەمڕۆ 23 ئەیلولی 2023 کە دەکاتە 90 ڕۆژەکە تەنیا یەک موچەی دابەش کردووە، ئەویش موچەی مانگی 6 بووە لە 8 ئابدا. حکوومەتی هەرێمی کوردستان لەم ساڵدا بەم شێوەیە موچەی دابەش کردووە. لە ڕۆژی 6 شوبات موچەی مانگی 1 دابەش کردووە. لە ڕۆژی 8 ئازار موچەی مانگی 2 دابەش کردووە. لە ڕۆژی 6 نیسان موچەی مانگی 3 دابەش کردووە. لە ڕۆژی 4 ئایار موچەی مانگی 4 دابەش کردووە. لە ڕۆژی 24 حوزەیران موچەی مانگی 5 دابەش کردووە. لە ڕۆژی 3 ئاب موچەی مانگی 6 دابەش کردووە. و موچەخۆرانی هەرێمی کوردستان وا نزیک دەبنەوە لە مانگی 10، بەڵام چاوەڕوانی موچەی مانگی 7 دەکەن، واتە لە 9 مانگی ڕابردوودا تەنیا 6 موچەیان وەرگرتووە. واتە لە ماوەی 265 ڕۆژی ڕابردوودا 6 موچەیان وەرگرتووە کە بە تێکڕا نزیکەی 45 ڕۆژ جارێک موچەیان وەرگرتووە. سەرەڕای ئەمانەش ئەگەر تا کۆتایی ساڵی 2023 حکوومەتی هەرێم 3 موچەی تر دابەش بکات، ئەوە واش چارەنووسی 3 موچەی تر بە نادیاری دەمێنێتەوە کە نازانرێت حکوومەتی هەرێم وەک پاشەکەوت ئەژماری دەکات یاخود وەکو قارزەی خاتە ئەستۆی بەغداد. بە شێوەیە کا موچەخۆرێک لە وەرزی هاویندا تەنیا یەک موچەی وەرگرتووە، بەڵام 3 کرێخان و 3 کرێی کارەبا، 3 کرێی مۆلیدا، 3 کرێی ئاو، 3 قیست و قەرز ئەگەر لای بێت داویە. بۆ نمونە ئەگەر موچەخۆرێک موچەکەی 750,000 دینار بێت و کرێچی بێت و ئەو موچەخۆرە یەکجار موچەی وەرگرتووە 750,000 دینار، بەڵام 3 جار خەرجی هەبووە. کرێی خانووی مانگانەی 300,000 واتە 3 جار 900,000 دینار. کرێی مۆلیدا ئەگەر 4 ئەمپێری هەبێت بە 10,000 واتە لە وەرزی هاویندا 120,000 دیناری داوە. کرێی ئاو 10,000 مانگانە واتە 30,000. کرێی کارەبا 20,000 واتە بۆ وەرزی هاوین 60,000. کرێی ئینتەرنێت و مۆبایل 25,000 بۆ وەرزەکە 75,000 دینار. ئەگەر کەسێک قیستی لەسەر بێت مانگانە 50,000 بۆ وەرزی هاوین کە دەکاتە 150,000 دینار. سەرەڕای خەرجی دیکەی ماڵ کە مانگانە 100,000 دینار بۆ وەرزی هاوین و بە تێکڕا 300,000 دینار، واتە کۆی گشتی موچەخۆرێک لە 3 مانگدا 750,000 دیناری وەرگرتووە، بەڵام 3 مانگ خەرجی کردووە و نزیکەی 1,600,000 دیناری خەرج کردووە. واتە بە کۆی گشتی موچەخۆرێک لە 3 مانگی وەرزی هاویندا تەنیا یەک موچەی وەرگرتووە، بەڵام خەرجی 3 مانگی داوە. ئەماش بارگرانێکی گەورەیە بۆ هەر خێزانێک و کاریگەری لەسەر جوڵەی بازاڕ و وەستان و کار و کاسبی هەیە. موچەی تەمووز لە پاییزدا بڕیارە لە سەرەتای هەفتەی داهاتوودا و دوای گەیشتنی قەرزە 700 میلیارد دیناریەکەی حکوومەتی هەرێم دەست بە دابەشکردنی موچەی مانگی تەمووز بکات، کەواتە بە تێکڕای حکوومەتی هەرێم لە ساڵی 2023دا با 45 ڕۆژ جارێک موچەی دابەش کردووە. تا کۆتایی ساڵ چارەنووسی 2 بۆ 3 موچە دیار نامێنێت، واتە لە 3 مانگی وەرزی هاویندا موچەخۆرێک تەنیا موچەی 1 مانگی وەرگرتووە، بەڵام کرێی خانوو، کارەبا و ئاو مۆلیدەی 3 مانگی داوە.